خۆشەویستان کۆتاتەوەری ئەمڕۆمان هەر باسکردنا لا پێغەمبەر دوودی خوای لەسەر بێت صلی الله عليه وسلم. ئێمە چەندێکە هەفتەیەکە تقریباً تەورەکانمان لەسەر ئەو زاتە گەورەیە، بەڵام لە هەر بوارێکا و لە هەر لایەنێکدا باسی ئەم کەسایەتیە بکەین بەڕاستی ناتوانین تەواوبین، لەبەرەوەی لە هەموو بوارەکاندا توانیوێتی جێدەستی دیار بتوانیوێتی پەیامێکی وا بۆ ئێمە بەجێ بهێڵێت کە تا دنیایە بتوانین لەسەری بڕۆین و سوودی لێوەرگرین. هەر لەو بابەتانی کە ئەمڕۆ ئامادەمان کردووە، ئەم تەوەرێمان تایبەتە بە وی کە ئایا شوێنەواری پێڕۆکردنی پەیامی سەرۆرمان دوودی خوای لەسەر بێ لە کۆمەڵگادا چی بەجێ دەهێڵێت، تا چەندێک گرنگە کە کۆمەڵگا موسڵمانەکان ئەوانی کە خوان بە مسلمان دادەنێن پەیڕەوی ئەو پەیامە بکەن و چی جێدەهێڵێت ناو کۆمەلگایە تا چەندێک کۆمەلگای ئەمڕۆ ئێمە پێویستی بەو پەیامە هەیە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد، مامۆستای ئاینی. مامۆستاگیان خۆشحاڵ بن بە ئامادەبوون. زۆر سپاس بۆیەوە مامۆستا ئەکبەر خێر من گەورە لێتان ڕازی بێ و بەردەوام بن ئینشاءالله سەرکەوتوو. سەلامەت دیار. مامۆستا لە دنیای ئێستادا و لەم کاتەدا لە کۆمەلگاکانە سەرڕایەوەی کە خۆمان ناوناوە کۆمەلگای مسلمان تا چەندێک پێویستمان بەوەیە کە زیاتر پەیڕەوی پەیامی ئەو سەرۆرمان بکەین. بلى بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على عبدك ونبيك محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. طبعا كباسي كومەلگا كاين بيروسترين يكي كومەلگا خێزانە، يعني باسی خێزان کەین یان باسی کۆمەلگا بە شێوەیەکی عام. ئێمە لە خێزانەکان ئەو کاتە کۆمەلگا بریتە لە چەند خێزانێک کە بەیەک و کۆبوونەتەوە بەیەک وەژین تەعامولەکەن بەیەکۆ. خێزان ئێستا یعنی لەم کاتەکە لەم زەرفەکە ئێستا ئێمە قسەکەین و مەسەلەن بەردەوامە ئەوەیە کە هێرشێکی گەورەیەک دێتە سەر بۆی پیرۆزی خێزان نەمێنێ، پیرۆزی باوک نەمێنێ، پیرۆزی دایک نەمێنێ، پیرۆزی یعنی خێزان بەیەکۆ نەژین وەکو گەورە و بچووک ئەمانە نەزانرێ. یەکەم پای کۆمەلگا کە خێزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دروستکردن و بە پاراستنی گرنگی پێداوە. ئێمە چەندێ بزانین چەندێ پابەندین بە قسەی خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە هەر لە یەکسەرەتاوە فەرمانی کردو بە گەنجان لەوەی کەوا زەواجکەن، یا معشەرە الشەبابی من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج. يعني کۆمەڵی گەنجان عمریشی دیاری نەکردووە، ئەگەر هەر کەسێ جێگە و ڕێگەیەکی هەیە باوەکو هاوسەرگیری بکە، چاوداخە یعنی لە ناموسی خەڵک و دامێنیشە پارێزی هەروەها بە دوای حراما ناگەڕێ. هەر کەسێکیش نەیتوانێت تەمان عیلاجێکی کاتی کە ڕۆژوگرتن و خۆگرتنە. کاتێک کە خێزان دروسە بێ یعنی ئەو پەڕی مەسئولیەت و گەورەی خاتە سەرشانی پیاو لە ڕووی قەوامێت و لە ڕووی نەفەقە و لە ڕووی تەحملکردنی مەسئولیەت لەسەر ئافرەت ئەو پەڕی مەسئولیەتی ماڵ و مناڵ و میوان و مێرد و ئەمانە خاتە سەر. ئەگەر کێشەیەکیش دروست بوو لە ناوم خێزانە، یەکەم جار بە مەوعیزە و دووهەم بە حرمان و سێهەم یعنی تاوەکو بە چەند مەرحەلەیە بۆی کە ئەم عائلەیە تەفکیک نەبێ و لە یەک جا نەبێتەوە و دروست بێ. ئەگەر تۆ عائلەیەکی تەندروستت بوو، ماڵێکی گەورە و بچووکیان زانی و لە ماڵێکی بێکێشە هاتی، ئەو کاتە کۆمەلگا خۆی بۆ خۆی هەمووی ئەزانێ ئیشی خۆی چییە، کەس تەعەدا لە سنووری کەس ناکە. ئەمە لە ڕوویەکو. لە ڕوویەترۆ طبعا ئەمە یعنی ئەرکی تاکە، ئەرکی وەکو دەوڵەت، وەکو دەسەڵات، وەکو مەسەلەن صاحب سوڵتا و کەسێک کەوا سوڵتەی هەیە. خوای گەورە باسی کۆمەلگا کە فەرمێ الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة. ئەوانەی کە خوای گەورە جێگیری پێدان لەسەر زەویە، یعنی واتە دەسەڵاتێکی پێدان لە ناو خەڵکا چی چوار وەزیفەی بۆ باس کردوم. یەکەم ئیش ئەقاموا الصلاة، ئەوەیە کەوا نوێژەکانیان نەکەن. ئەمە چونکە مافی خوایە قسەیتیان ناکرێ کە نوێژ کرا، ئەو کاتە نوێژ جەدوەلی ئیشەکانی ئینسان ڕێگەخە. بۆ نمونە تۆڵێ نوێژی بەیانی خەڵکی شەوانە لە دەرۆ نییە، بەم شێوە تاوەکو نیوەشە و دوای نیوەشە و لە کافتریاکان و لە شوێنە مەسەلەن لە شوێنە خراپەکان و لە شوێنە بەدڕەوشتەکان مێنێتەوە. بۆ چونکە تۆ نوێژی بەیانیە بێ بکە.
ئەوێ خۆی بۆ حازرکە تۆ بۆ من بەرنامە خۆتە بۆ حازر کردووە ئەجا هاتووی من خۆمم بۆ حازر کردووە ڕۆژ کاتی ئیشە شەو کاتی ئیسراحەت و ماڵە یعنی ئەمە هەر خۆی نوێژەکان خۆی کارێکە کا جەدوە لە دروستەکە کە ئینسان بزانێت چۆن بخەوێ وە چۆن نیشکە وە چۆن بگەڕێتەوە وە چۆن ئیلتیزامکە بە کاتەکانی بە خواردنەکانی حتا نان خواردنەکانیشی ڕێگە خاتەوە و ئاتە و زەکات دووهەم پایەی کۆمەلگا ئەوەیە کە گەورە دەوڵەمەند دەسڵاتدار خاوەن پارە هەر ناوێکی هەیە ئاگای لە فەقیر و هەژارەکان بێ هەموو ڕۆژێ بازار شتی گرانە بێ خەڵکی ژیانی قورسە بێ ئەی ئەمە هەر ئەو معاشار و معاشەیە وەکو خۆی هەر کابرا ئیشێکی هەیە هەر بە ئەندازەی ئەوە نەوەرەگرێ ئیشەکەی کەمی کردووە زیادی نەکردووە معاشەکەی کەمی کردووە تاخیر بووە زیاد مەسەرەن زووتر پێی نەدراوە ئەمە ئەگەر خەڵکێک کە هەیە لە خۆی زیاترە شەرع ئەمری کردو بەوەی کە ئەوانە ڕەچاوی باری ئەوانە بکەن کە بژێوەکان بەشی ناکە لە فقەرا و لە مەساکین سێهەم ئەمەڕ بالمەعروف یعنی تۆ دائما شتێک هەیە کە لە ناو خەڵکە ئەم مردووە ئەوەیە کە پێ ناوتێتە دەخول پێوترێ تۆ ڕێنمایی چاکی خەڵکەکەی نەسیحەتی باشی خەڵکەکەی دەستی خەڵکەگری کابراوەکو کوێرێک وایە تۆ ڕێگەیەکی پێنیشاندەی ڕەنگە جوهدی 10 ساڵی بۆ بگەڕێتەوە هەنمانوبوونی 10 ساڵی بۆ بگەڕێتەوە ئەڵێ ئەمە باشترە تا ئەوە وەنەهەو عن المنکەر هەموو کەسە تەمان التزام ناکە بە باشە هەموو کەسە چاکەی خۆی ناوێ ئەو کاتە ڕێگری لە خراپ بکەن ئەگەر ئەم چوار پایەمان بەجێهێنا ئەو کاتە کە فەرمانی خوای گەورەی بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆتە کۆمەلگا لە مەکە دەسەڵاتی نەبووە لە مەدینە دەسەڵاتی بووە چۆن کۆمەلگایەکی دروستی یعنی تەندروستی دروست کردووە یەکەم چی کردووە مزگەوتی کردووە مافی خوایە مزگەوت تەنیا نوێژ نییە هەموو ئیشێک ئیداری و دەوڵەتداری لێوە کردووە دووهەم شت ئەو خەڵکە چۆن بژی بەیەکۆ دستورێکی داناوە دستورێ خەڵکی مسلمانی تایە کافری تایە یەهودی تایە منافقی تایە هەرچی تایە دستورێکی دانا لە 47 مادەکە یەکەم شت وە لە ناو عەرەبە بۆ ئەوەی بەچی پەیڕەوێک ئێمە چۆن تەعاملمان بەیەکۆ بێ شەڕێ ڕوویدا هجوومێک هات دژمنێک هات یعنی من چۆن بتوانم لەگەڵ خەڵکی غێرە بژیم سێهەم ئەو خەڵکە ئاوارەی کەوا لەوێ هاتووە ئیعلانی برایەتی کردووە لە بەینیانە لەبەرەوە ناکرێت مخەیمێکیان بۆ دروستکەی کەمپێکیان بۆ دروستکەی ئەو خەڵکە وش بە شەرێکە وەکو تۆ یعنی مافی لە تۆ ئەتوانی هاوکاری بکەی هاوکاری بکە هەر برایەتی ئیعلان کردووە بۆ چوارەم شت بازارێکی بۆ دروست کردوون لەبەرەوەی کە خەڵکی ئیش بکە ئەمانە مقەوماتی ئەمەوەکو ئاەتەکە باسم کرد لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی کردووە بۆ ئەوەی کە خەڵکی بتوانێت بەیەکۆ بژی و هەموو کەسێ ماف و ئەرکی خۆشی ئەزانێ مامۆستا باست لەوە کرد پەیامبەری ئیسلام دوودی خوای لەسەر بێت لە مەدینە یەکەم شت دروستی کرد مزگەوت بوو ئێمەش باز لەوە دەکەین چۆن بزانین کۆمەلگایەک شوێنەواری پێڕە و پرۆگرامی پەیامبەری ئیسلامی لەسرە لەناو کۆمەلگای کوردەواری شار ڕێز لە گیراوێکی زۆرمانەیە کە مامۆستایانی ئاینین لەبەر ئەو پیشە پیرۆزەی کەیانە کە یادگاری پەیامی ئیسلام بڵاوەکەنەوە باشە جێگی پرسیار نییە لە کۆمەلگایە کە هەمووی بڕیار بێ موسڵمان بین بەردێک نەیزەکێک لە ئاسمانەوە بێتە خوارەوە پەنجەی تۆمەت بۆ مزگەوت و زانایانی ئاینی درێژەکەن کەسێک گرفتێکی سیاسی دروست بێ تەنانەت ئەگەر تاوانێک بکرێت بە هەر بابەتێک بەتایبەت کۆمەڵێک بابەتی ئافرەتان لەم کۆمەلگا کوردەواریەیە ئەمە خێرە مامۆستایانی ئاینی تۆمەتبارێکرێن خێرە مامۆستایانی کە لە قسەی خێر زیاتر هیچ شتێکیان بۆم کۆمەلگایە نیە ئەمە شوێنەواری پێڕەوکردنی کۆمەلگایەک کە شوێن کەوتوی پەیامبەری ئیسلام بن بەڵێ لەم کۆمەلگانەی ئەگەر مقارنەی ئێمە بکەین ئەو کۆمەلگانە نین کەوا بەڵێ خەڵکەکەی موسڵمانە و یعنی بە کولتور پابەندی ئیسلامە بەڵام بەدەسەڵات وەکو مەسەلەن دەسەڵاتی یاسایی زۆرێکیان پەیڕەو ناکرێ ئەوەی کە ئیسلامە بۆ نمونە نەهی لە مونکەر چۆن نەکرێ یعنی تۆ حڕیەتی شخصی پێدراوە و ئەو جیهەتانەی کە عادەتەن تۆمەت بۆ مزگەوت و ئەهلی مزگەوت و مامۆسای مزگەوت وەمانەکەن عنی مامۆسای مزگەوت وەکو ڕەمەزە هینایەمە لە ئیسلامە شتێکمان نییە بیانی ناوی پیاوانی ئاینی بێ هەموو کەسێک تۆ بەرپرسی لە ئاینەکەت من بەرپرسم هەموو کەسێک یعنی خۆیمە ئەمە کەنیسە نییە کە من وەکو پیاوێکی ئاینی تەنیا من بەرپرسم لە ئیشەکەی ئەوانە ئەو جۆرە
يعني جهتانە یا کەسانە یا جهتە ئیعلامیانە يعني هەدەف ئەوەیە کە وەکو غەربی ئێستەی لێبێ هەر خەڵکێ لە غەیری ئیسلامیشا خەڵکێکە پابەندێ بان کولتوری خۆی بە دینە ئەسڵ ڕەسەنەکەی خۆی ڕەشاوێکە بەڵام ئەمەی کە ئێستا ئەکرێن یەک حملەیەکە و مەوجەیەکی تەشهیرە بە تەبعا نەدرێ لە ڕەمز ئەوانەی کە ڕەمزی ئاینین بۆ ئەوەی کە بەها ئەخلاقی و کۆمەڵایەتەکانی ناو خەڵک بڕوخێ بۆی کە نەمێنێ یعنی هەموو شتێ ئازاد بێ ئینسان ئازاد بێ ڕەگەزی خۆی بگۆڕێ ئازاد بێ لەگەڵ ڕەگەزی خۆیان زەواجکە ئەژی یعنی بە یەک و ئەژین لەگەڵ ڕەگەزێکی خۆیە ئەمە لە هیچ شوێنەکە لە هیچ زەمانێکە بەم شێوە نەبووە بە دروسم یعنی خراپە هەر بووە خەڵکێک بووە مەسەن ئەمەی هەڵبژاردووە بۆ خۆی ژیاوە بەڵام ئێستا ڕێکخراوی هەبێ و پشتگیری هەبێ و ئیعلامی هەبێ و درعێک وەکو مەسەلەن حیمایەکی هەبێ و خۆشی بیکاتە دروشم یعنی ئەمە شتیوانە بووە حتمما ئەمە دەسانێکی دەرەکی و خەڵکێکەیە لە پشتی و خەڵکێکەیە دەعمەکە بۆ ڕوخاندنی خێزانە و ڕوخاندنی ئینسانە هەر بە فترەت بۆ ئەوەی کە فترەتەکەیشی بگۆڕێڵێ جیناتەکەی وایە مەسەلەن هورمۆناتەکەی تێک چووە یان هەرخوای گەورە وای دروستی کردووە بەم شێوەی نەکەن ئەگەنا هەدەف شخصی من نییە شخصی مامۆستا فڵان کەس نییە شخصی دکتۆر فڵان کەس نییە بەڵکو بربەستەکان لەوەی کەوا ئەگەر من لە وتارە ئەگەر لە جومعەیەکە ئەگەر لە شتێکی خۆمان مەسەلەن بڵاوی کەمەوە تەنیا بۆ شکاندنی ئەو خەتەیەکەوا لە بربەستە ئاوەستێن و دیارە ئەمەش تەبعاً ئیشی بۆ کراوە تەنیا قسەیەک نییە لە ئیعلاماکری مامۆستا سەر بابەتێکی تر هەر لە کۆمەلگایە کە گرنگە هەبێ بەدەمەوەی چوونی یەکی مسلمانان لەناو یەکتردا بگومان من بۆی کە کۆمەلگایەکی باشمە پێویستە دۆستایەتی خزمەتی میوانداری و بەدەمەوە چوون بۆ پرسەکان یەکتر بۆ خۆشیەکان یەکتر لەناو یەکترابین ئەمە تا چنێک ینی ئەوەی کە باسەکرێت لەنێ ئێستا کاڵبوونەوەیەک هەیە لەمانەیە ئەمە تا چنێک گرنگە کە کۆمەلگایەکی ئارامتر باشترمان پێ ببەخشێت کە مسلمان خەمی مسلمانەکەی تر بخوا و لە خۆش و ناخۆشەکانیان هاوبەشی بێت بەڵێ تامان ئەوی شارێکێکە لەو شتانەی کە کرا یعنی ئەمە با بڵێن ڕاهێنانێکمان پێکرا لە مەسلەی ئەم نەخۆشی کە بڵاوە بووە کە خەڵکی لە عەزلا بژی عەزلی مەنزلی هەر لە ماڵی خۆتا هەمووشوی کەس نەکەی تەوقە لەگەڵ کەس نەکەی لە کەسۆ نزیک نەبیتۆ بەشداری کەس نەکەی بەڵام ئەم شتە لە ناو کۆمەلگای با بڵێن ئێمە زیاتر ئەم شتە زۆر ڕەنگی نەدایەوە ینی خەڵک هەروە بێت مەگەر خەڵکی خۆی هەر حەسکە ڕاکە لە دەست کەس و کارەکەی ئەگەینا خەڵکێک پێویستی بە یارمەتی بێ سوپاس بۆخوا خەڵک لە مزگەوت لە گەڕک لە خزم پەکی نەکەوتووە دەلیلی ژەو هەموو ڕێکخراوە خێرخوازیانەیە ڕۆژانە خەڵک ماڵی بۆکرێ ئەمەلیاتی بۆکرێ یعنی یارمەتی ئەدرێ ئەمانە نیشانەوەیەکەوە خەڵک ڕۆحی هاوکاری ماوە یعنی ئەگەر چاکەتیش نەبێ بۆ خزمەکەت بە معنای مادیەکەی تۆ ئەوانەی کە دەرەجە 2 3 و 4 تا حەدێکەتوانی یعنی بەدەمیانۆبی لە خۆشی و لە ناخۆشی و لەوانەوەکو پێویستیەکە وەکو بەسەر نەسەرەن حادیسەیەکە وەکو تەعزیەکە وەکو چیەکە ئەمانە فریاکەوی تر تەبعاً خەڵکیش کە زۆر بوو هەر ئەو نەفریاکەوی تۆ لە مەجای خۆتا بەڵام ئایا بڵێ شیرازەی خێزانێ شێرازەی کۆمەڵایەتی خەڵک حەقی بە کەسۆ نەماوە جارێ زۆری ماوە تاوەکو بڵێن جیلی وا گەورە بێ ئەگینا تۆ لە ماڵا دانیشی یعنی باسەکرێ کێ ئامۆزاتە کێ پورزاتە کێ خزمی دوورە کێ خزمی نزیکە کێ دەراوسێمان بووە یعنی ئەم ڕۆحە ماوە کە میوانێ دێ ئینسان حەزەکان مەسرەفی بۆ بکە بەدەمی وە بێ کاتی خۆی پێبەخشێ یعنی بە زۆری نازانی ئەمانە هەمووی بەهای کۆمەڵایەتیەکە لە ناو خەڵکا ماوە و شکر بۆخوا بەڵە جاری وایەن تووشی قەیرانێ بن مثلەن لە ماڵێکایەتە کرد کێشەیەکی تیابێ ڕەنگە لە بەبەنەی زەواجۆ ساردی تێکەوێت تۆمەتباری یەکتریەکەن بەڵام ئەم حاڵەتانە یعنی واردە جاری وایە تەلاق عیلاجە جاری وایە دوورکەوتنەوە عیلاجە جاری وایە یعنی هەندێک دابڕان ڕەنگە عیلاجێکی کاتی بێ بوو ئەو کاتێک کە شتێک خراپتر نەبێ لەخوا بەزیابێ کولتورەکە تا ئێستا پارێزراوە
زۆر باشە مامۆستا با بچینە سەر دیوەکەی تری کۆمەلگای کوردەواری خۆمان لە پاڵ کۆمەڵێک گرفت کە لەلایەن سەرانی دەسەڵاتەوە دژی دین و بەیڕۆ و پرۆگرام و فکری خەڵکەکە یەکرێ بەڵام زۆر بە جوانی جێبەجێکردنی پەیامی ئیسلام ئەبینێ لەلایەن هاونیشتیمانیانەوە دەبینین مزگەوتەکان کۆڕ و مەجلیسی ئاینیەکان لە بەرکردنی قورئان جمەی دێ لە گەنج و لاوان لە دیمەنی دڵخۆش تۆزە قسە لەسەر ئەمە بکەین ئەمە تا چەند مایە دڵخۆشیە تا چەند گرنگە ئەوە مزگەوتەکان خەرەباڵغ بن مەجلیسە دینیەکان شوێنە پەروەردەیەکان گرنگ بن کۆمەلگای ئەمە تا چەندێک ئەگەر لە بەڕێزت بپرسم هەڵسەنگانێ بکەیت تا چەند دڵخۆشی تا چەند گەشتبینی بەو جێبەجێکردنی پەیامی ئیسلام. سپاس بەخوای گەورە یعنی سڕەکە ئەوەیە نییە کە ئێمە بەهێزین سڕەکە ئەوەیە کە دینەکە ئیلاهیە خوای گەورە وعدی داوە بە پاراستنی لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنیا بووە وعدی پێدراوە کە ئەم دینە سەرەکەوێ وە کاتێکە ڕای کردووە یعنی بەدەم ڕاکردن بووە وعدی بەیت الئەبیەز و مەدائینی کسرای داوە بە سوراقا لە ڕێگەکە هیچ مقارنەیە ناکرێت لە بینی ئەو وەزعە و ئەو وعدە و وعدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەم دینە گەیەتە هەر شوێنێک کە خۆر بگێ پێی خۆر لەکوێ هەڵبێ لەکوێ بنیشێت لەکوێ بدا ئەم دینە پێگەیە ئەنجا ئەمە ئەوەی کە دژایەتی وەکو ئیسلام وەکو دینەکە وەکو کولتورەکە مەسەلەن وەکو ئەوەی کەوا بۆتە کولتور بۆ ئێمە با بڵێن چونکە ماوەتە تیامانە هەر پیرەژنێکە شیرەکەی جێهێشتۆ شەوانە و توێتی سەرقاپەکەی بنەن باوەکو شتێکی پیان نەچێت یعنی ئەمە لە دین هاتووە دەرگاکە داخەن باوەکو مەسەلەن دەرگا نەکراوێت ئەمە لە دین هاتووە یعنی تر بیگرە هەر کەمترین شت دەفرێکی جێ نەهێشتووە ئیلا سەرقاپێکی داوەتە سەریان لەبەر دینەکەی فێری کردووە ئەمە لەبەر ئەوەیە کە دینەکە ئیلاهیە ئەگینا دینی زۆر بووە کە هەر ئەسەریشی نەماوە هەر باسیشی نەماوە و ئەوانشی عادەتەن پەیڕەوی دینەکە هەمووی خەڵکی خوێنەوار و شارەزا و دیراسە ئەکەن بەعکسۆ ئەوانەی کەوا دەرەچن یا ڕخناگرن یان ناخوێنن یانەکو هیچ شارەزایان نییە یانەکو هەوا و نەفسە بە دەلیلی ئەوەی زیادکردنی مزگەوت و قەرەباڵغبوونی مزگەوت و پابەندبوونی خەڵکی بە مزگەوت یعنی خەڵک هەر لە وتارێکە ئەگەرەکو 25% پابەند بێ بە وتارەکان هەوڵەدا مەسەلەن زۆرترین فەرمانەکان بەجێبێنێ ئەمەش خوای گەورە داوای ئەوە نەیکردووە ئینسان لە توانای چەندێکە بۆ چەندێکی پێکرێت چونکە حدێکە 100 هەمومان ناگەین پێ یەکێ چێتە 25 یەکێکە چێتە 40 یەکێ چێتە 70 یەکێ چێتە 10 گرنگەوەیە کە ئینسان هەوڵەدا مهمەوەیە کە ماوەتەوە ئەم بای دڵخۆشیە لەبەرەوەی ئەم جوهدانە کە سەرفەکرێت لەلایەن ئەو خەڵکانەوە کە یانەوێ بەهای کۆمەڵگا یانەکو خێزان یان پیرۆزی کللتورە ڕەسەنە مسلمانەکە کە ماوەتۆ لە ناو کوردەواریە خۆیان مانوەکەن لەبەرەوەی خەڵکی تر ئەم ڕێگەیە تاقی کردو هیچی دەست نەکەوت خەڵکی تری تر بە ڕێکخراو بێ بە شعر بێ بە ئیعلام بێ بە دەسەڵات بێ ئەمانە شتێک نییە کە من دروستی کەم ئەم جیلەش ئاواز بێنێ جیلێکی تر خوای گەورەی نێرێ وەکو فەرموویەتی فإن يكفر بها هؤلاء فقد وكلنا بها قوما ليسوا بها بكافرين پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناو مەکە بوو 13 ساڵ داوای کرد ئیتر داوە وەستا زانی کە لەوە زیاتر خەڵکی استیجابەی نییە دەی خوای گەورە فەرمی ئەگەر ئێوەش وازی لێبێن خەومێکی بۆ نێرێکە هەر کەس لە تەوەقوعی نەبووە کاتێکی زانی دوای هەر ساڵ یعنی هەرچی قەبایل و هەرچی قەومیات و هەمووی لەگەڵا بوو ئێوە قبوڵی ناکەن خەڵکێک تر دێ ئەمە شتێکە دائما تازن من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم وإن تتولوا يستبدل قوما غيركم يعني شتێنی ئەمە کەوا بڵێن فترێکی تر علمەگێتە ئاستێ باوی دین نامێنێ باوی مزگەوت نامێنێ باوی دینداری نامێنێ بەعکسۆ تاوەکو ئەم شتانە پێشەکەوێ خەڵکیش پابەند دەبێ بە ئیسلام بۆ لەبەرەوەی ئیلاهیە نە لەبەرەوەی کە من کەسێکی ناجحم لەبەرەوەی ئیعلامەکەی بەڕێزت ئیعلامێکی ناجح لەبەرەوەی خوای گەورە کەفالەتی ئەم دینەی کردووە کە بیپارێزێ لیوضیرەه عەلە الدین كله وەزاڵێکا بەسەر هەموو دینەکانی تریشە ئیتر ئەگەر عەرەب نەیکا عەجەمەیکا ئەگەر شەرق نەیکا غەربەیکا
ئەگەر ئێستا نەبێت زمانێکی ترە بێ گرنگەوەیە کە هەر کەسێک لەم ڕێگە ئەوێ ئەم ڕێگە تاقیکاتەوە وەکو پێشوەکانی تری هەمووی فەشەلێنی. سپاس بخۆی گەورەی کوردی مسلمان یانی تاوکو ئێستاش پابندێکی ئاینیمان هەیە بەڵام لەگەڵەوە شا چەندین کێشە هەیە لە دنیای ئێستا و لە کۆمەلگاکانی ئێستادا کە سەری هەڵداوە وەکو ئەوەی کە بەڕێسان ئامەژدان پێدا وەکو خەریکەکو وڵاتە غەربیەکانی لێدێ کوشتن و بڕین و شیرازەی نەمانی شیرازەی خێزان و چەندین کێشەی جیاواز و جۆرا و جۆر هاتوۆتە ئێرەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەهایەکی جوان وەرگین لە ئیسلامەوە ئەو پێگە جوانی ناو کۆمەلگا بگەڕێنەوە بپی ئاینی ئیسلام پێویستە چی بکرێت ئێمە لە چی و دەست پێ بکەین وەکو تاکێک وەکو بینەرێک کە ئێستا سێرمان دەکات بۆ ئەوی کە کۆمەلگایەکی جوانترمان هەبێت هەرێکێک لەلایەن خۆمانەوە پێویستە چی پێڕۆ بکەین. بەڵا پەیڕەوی تاوەکو خەڵک بەڕێتەوە بۆ دینەکەی خی گەورە هەموو زۆروف و بارێکی خۆشەکە یعنی تۆ ئەم هەموو پلانە کە دژی خەڵکە کرێ با بڵێن دینی خەڵک یعنی ئەگەر خەڵک تاوەکو پابند بێن بە دینەکەی ئەوەنە خی گەورە ژیانی خۆشەکە هەر لە یعنی نوێژەکان کە وەکوتم جەدوەلی کاتی ئینسان ئیسراحەتی ئینسان خەوی ئینسان خواردن ئینسان ڕێکەخا یعنی ئەو بازاڕان کۆمەلگا بەشێکی یعنی خەڵکێکی زۆر کە کەسابەتەکە ئەگەر لە حاڵەتێکا پابند بێ بە حەڵاڵ و حەرام ئەوە کاتە زوڵم ناکرێت لە هەژارەکان ئەو خەڵکی کە ئێستا لە وەزیفەیە ئەگەر پابند بێ بە دەوامەکەی غەژ نەکە ڕەشوە نەخوا مەسەلەن معاملەی خەڵکە کەوتە لای ئاسانکاری بۆ بکە ئەمانە بکە و کاتە خەڵکی هەموو ئیشێچێتە ڕێوە و وەکو یەکە بێ کە کەسێک کاکەیە کە سایەقە لەسەر جادا جاری وا هەیە یعنی ئەمین کراوە لەسەر ناموسی خەڵک کە چەند تەلەبێک هات و چۆپێکا کۆستەرێکە بۆ نمونە ئەگەر پابند بێ بە شەر ئەوە کاتە خەڵک هەمووی هیچ ڕوو نادا ئەگەر شتێکیش ڕووبدا یعنی ئەمەکە ئێمە باسی مجتەمەعێکی میسالی ناکەین ئەو کاتە ناگێتە زاهیرەوە نابێتە حاڵەتێکەوە خەڵک لە ماڵی خۆی لە شەرەفی خۆی لە خوێنی خۆی پارێزراو نییە تو ڕۆژانە کوشتن هەیە بە بێ سەبەب ڕۆژانە پارە خواردنی خەڵکەیە بە بێ سەبەب کەسێکەوە ئیشی دایرەیەکەوێ هەندێک دایرەیە هەر زۆر گرانە ئیشکردن تایە هەمووی لەبەروێ پابندە بۆ بەو تەعالیماتانەی کە هەیەی یعنی تۆ کەسێکی دەستپاک بە لە مەسەلەی وەزیفەکەتە ئەو لە بازاڕە ئەو لە سایقیە ئەو لە دوکانەکەیە ئەو لە تیجارەتەکەیە ئەو لە سەفەرەکەیە بزانە کێ تووشی کێشە بێ تێ کێشەش بۆ کاتە چارەسەرەکرێ یعنی حرام بڵاوبوونەوەی حرامەکان کەس ئیسفادەی لێ ناکە ئەو کەسێک کە ئەمڕۆ حرامەکە خۆیان حرامەکە ئەکا یانەک و چۆتە ناو حرامەکەەوە بەیانی ماڵی خۆش یەکدێتەوە وە خۆشی تووشە بێ و ئەو ئاگرە دێتە ماڵەکەی خۆی وە خۆشی تووشی هەرچی کۆ کردو تۆ خی گەورە لێ سێنی لەبەرەوە تاوەکو نەگەڕێنەوە بۆ دینەکە چونکە خی گەورە کە ئادەم و حەوا و ئیبلیسی ناردۆتە سەرزەوی دوو قسەی پێوتون دوو ڕێگەیە ڕێگەیەک هەند کەسێ دوای هیدایەتی من بکەوێ فەلا یەضل ولا یشقى نە بەدبەختە بێ نە ڕێگە ژوێڵەکە و هەر کەسێکیش پشت لەم بەرنامەی من کە فإن له معيشة ضنكا معيشة يعني ژیانی ناخۆشە بێ بەوە نییە کە کابرا لە ناو سەرۆت و سامانێ کەس دڵخۆش نییە کەس پێی خۆش نییە لەوەی کەەوە ئەو ژیانە یعنی دڵخۆشی نەکردووە بۆ چونکە ئەمە فەرمانی خوایە قانونێکی داناوە بۆم سەرزەوی هەر کەسێ پشت لە بەرنامەی ئەوکا نابێ ژیانی خۆش بێ ئیتر ئەمە خۆی پێکەنێ و ڕسمەگرێ خۆی وادەرەخا مەسەلەن ها لە سەفەرا و خۆشبەخت نابێ بەمە چونکە ژیانی دنیا کورتە و خۆشیەکانیشی تیا کورتە و کاتیە و تەنیا بە بەرنامەی خوا ڕاستەکرێتەوە ئەم کێشانەی دنیا یعنی ڕەنگە خەڵکێک لە ئەو پەڕی ژیانی بەسیتیا بێ دڵی خۆشە بۆ پابندە بە دینی خوا دڵخۆش بوون بەوە نییە کە ئینسان غافڵ بێ لەخوا کە غافڵ بێ لەخوا ئەوە دڵخۆشی نییە چونکە سەیری ئاخیرەکەیەکی وەکو پێغەمبەر سەڵام فەرمێ إن العيش عيش الآخرة اللهم لا عيش إلا عيش الآخرة ئەو ژیانەیە کە لە قیامەت دەستکەوێت ئەمەش هەرچی دەستکەوێت دوایی جێڵی نامێنێ بڵێ مامۆستا ئەکبەر محەممەد زانایانی سپاس دەکەین مامۆستا لەم دەرفەتە لەگەڵ مامووی خۆی گەورەزای خێرباتەوە سپاس بۆ بەشداری سپاس بۆیەوە خۆی گەورە سەرکەوتوتان کە ئینشاءڵڵا بەردەوامتان کە لەسەر ڕێگە ئامین سپاس